خوای گەورە ڕێز و حرمەت لە تۆ دەگرێ، خوای گەورە ڕەحم بە تۆ دەکات، خوای گەورە دەتقاتە بەهەشتەوە. ئەو کاتە ئەو ئینسانە کە لە سەرە مەرگا هێشتا نەمردووە، خەڵکی خەمێتی فڵان کەس گوناحە مرد، نە ئەو گوناح نییە من و تۆ گوناحین کە مزگەنی بەهەشتمان پێ نەدراوە. ئەو کاتە مزگەنی بەهەشت و ڕەزامەندی خوای پێدرێ. شتێک هەیە بمانەوێ و نەمانەوێت، لێی بترسین لێی نەترسین هەر تووشمان دەبێت، ئەویش مردنە. کەواتە دەڵێم ئەو کەسەی کە ئیماندار و لە خوا ترسی، ئەی ئەو کەسەی کە ڕوو لە خوای، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت خوا لێت ڕازی بێ، لە مردن مەترسە، چونکە بترسی و نەترسی هەر تووشت ئەبێت. ڕاکردن لە دەستی نییە، کەواتە مەترسە، چونکە مردن سەرەتای خۆشی و شادیە بۆ ئیماندار. ئەو کۆچەی کە دەیکات لەم دنیاە دەرئەچێت، یەکەم قۆناغی خۆشیەکانی قیامەت بریتە لە مردن. یەکەم خۆشی دەست پێەکە، یەکەم کۆتا ناخۆشیەکانی دنیا کۆتایی دێت، چونکە بە مردنت ئەگەر ئیماندار و لە خوا ترسبی، بە مردنت ئەو پێگەیشتنە دروست ئەبێت کە دەتەوێت بە خوای پەروەردگاری خۆت بگەی بە کەسێک، بە زاتێک کە لە هەموو کەسێک زیاتر خۆشت دەوێت، کە ئەڵڵایە. هەتا نەمری ناگەی بە خۆشەویستی خوای پەروەردگار، ناگەی بەو خوایە کە خۆشت دەوێت. بۆیە چۆن ئەم لەحەزەت، ئەم کاتت پێ خۆش نییە، ئەم ساتت پێ خۆش نییە کە دەگەیتە پەروەردگارێک کە باسی کراوە بۆت باس کراوە، چەندێ بەڕەحمە، چەندێ میهرەبانە، چەندێ دەوڵەمەندە، چەندێ سەخیە. ئەو پەروەردگارە یەکەم مەرحەلەی گەیشتنی تۆ بە ذاتی پەروەردگار مردنە. کەواتە ئاگادار بە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانی ئیماندار کاتێک کە کاتی مردنی هات، بەڵام قڕ بەسەر ئەو کەسانەی کە زاڵم مستەمکارن، قڕ بەسەر ئەو کەسانەی کە زڵم لە میلەت دەکەن، لە خەڵکی دەکەن، ئەوانە ئەم حەدیسانە شمولیان ناکات. زاڵم سەرشۆڕی دنیا و قیامەتە، مەزڵومیش سەربەرزی دنیا و قیامەتە. بەو مەرجەی لە خوا بترسێ و لە خوا نزیک بێت. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم کاتی ئینسانی ئیماندار کاتی مردنی هات، بشر برضوان الله وكرامته ورحمته وجنته فليس شيء أحب إليه مما أمامه فأحب لقاء الله وأحب الله لقاءه. اللهم اجعلنا منهم. خالق سانا ما بگیری. ئینسانی ئیماندار کاتی مردنی هات، کەواتە مردن سەرەتای خۆشیەکانە دەست پێکات، نەک ئەوەی کە لێمە لێی ترساوین. لە کاتی سەرەمەرگا پێشەوەی بمریت، مزگێنی چیت پێدرێ؟ خوا لێت ڕازیە فڵان کەس پیاوە یا ئافرەتە، خوای گەورە ڕێز و حرمەت لە تۆ دەگرێ، خوای گەورە ڕەحم بە تۆ دەکات، خوای گەورە دەتقاتە بەهەشتەوە. ئەو کاتە ئەو ئینسانە کە لە سەرە مەرگا هێشتا نەمردووە، خەڵکی خەمێتی فڵان کەس گوناحە مرد، نە ئەو گوناح نییە من و تۆ گوناحین کە مزگەنی بەهەشتمان پێ نەدراوە. ئەو کاتە مزگەنی بەهەشت و ڕەزامەندی خوای پێدرێ. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانەی کە لە سەرە مەرگایەوە ئیماندارە، هیچ شتێک نییە بەلایەوە خۆشەویستتر بێ لەوەی کە بۆی دەڕوات. مردن بەلایەوە لە هەموو شتێک خۆشەویستترە، چونکە مزگەنی بەهەشت و ڕەزامەندی خوای پێدراوە. حەزەکە بگا بە خوای گەورە، خوای گەورەش پێی خۆشە بگا بە عەبدەکەی خۆی. کەواتە سەرەتای خۆشیەکان لە مردنەوە دەست پێکا بۆ ئینسانی ئیماندار. سەرەتای بەدبەختی و نەهامەتی و نەکبەتی و عەزاب و سزایش بۆ زاڵمەکان لە سەرەتای مردنیانەوە دەست پێکات. کەواتە مردن سەرەتای گەیشتنە بە پەروەردگارت، ساتێکی خۆشە بۆ ئینسانی ئیماندار.